ئەبێ ئەمە وێڵ بین بە دوای حەقیقەتە، نەک گوێمان لێ نەبێت کێ حکومەکە، نەک گوێمان لێ نەبێت کێ چێتە پەرلەمان، نەک گوێمان لێ نەبێت یاسای خوا جێبەجێکرێ لەم سەرزەویە یان نا. ئەوانەی ئاوا سەیری دینەکەن لە دین هەر تێ نەگەیشتون. دین ئەوەیە ئەوێ هەموو ژیانت سەراپایی لە ئەلفەوە بۆ یای بە پێی یاساکانی خوا ڕێخەی، خوا چۆنی پێخۆش ئاوا بکەی. ئێمە مسلمان لە هەموو شوێنێکە ئەبێ ئامادەگی هەبێ. ئێمە هاتوین وەکو ئیسلامیەکان، وەکو کۆمەڵی دادگەری، خەڵک بە ئاگا بێنینەوە، ئاگاتان لە دنیا و قیامەتان بێ. ئەمە دروشمی ئەمەیە. خەڵک فەرمانڕەوا هەڵەبژێری، ئێمە ئاڵێن فەرمانڕەوایەکی مسلمانی دەستپاکی ئەمینی داوێن پاشی عادل هەڵبژێرن بۆی خیانەتتان لێ نەکەن. ئەزانن ئەم وڵاتەی ئێمە بەدەست کۆمەڵێ خەڵکی دەستپیس و فاسید و گەندەڵەوە چی بەسەر هاتووە؟ ئەمە زان نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەوەیە خەڵکەکە نەیزانی کێ هەڵبژێرێ لەوێ ئەمانەتی سوڵتە و دەسەڵاتی باتە دەست. 32 ساڵە نەمانزانی وازانن؟ 32 ساڵ ئەوانەی هەڵبژێراون حکومیان وڵاتاکەن ڕاستیان لەگەڵ خەڵکان نەکرد و لەگەڵ دروشمەکانە نەکرد. خەڵکینە 32 ساڵە فێڵتان لێ یەکرێ، مەیکەن بە 36 ساڵ، مەیکەن بە 40 ساڵ، کوورە عمری ئینسان 40 ساڵە، دوای سەرە نێتەوە بەلای خوا، چی جوابی خواییتەوە؟